پێم وابێت خات و ڕووپاک هاتووتە سەر هێڵ و ئامادەیە خات و ڕووپاک سڵاوی خوای گەورە دلێ بۆم کاتت باش ئەگەر گوێت لە بەڵێ سپاس خات و ڕووپاک ئەگەر لەگەڵ ئێمە مابیتەوە گوێت لە دەنگی ئێمە بێت بزانین هۆکاری ئەم مانگرتنەتان بۆچی و ئامانجتان چییە لەم مانگرتنە لە پەرلەمان والله ئێمە کۆمەڵێک پەرلەمانتار دوای زۆرماندان کە حکوومەتی هەرێمی کوردستان گوێ لە خەڵکی هەرێمی کوردستان بگرێت و هەروە موچە لە کاتی خۆی بدا بەڕێکاری پەرلەمانی تەقان و بەروبووبەرانی خەڵک باش بکات لە ڕێی دەستی سەرۆکایەتیەوە بەڵام بەداخەوە لە دەستی سەرۆکایەتی گوێ لە داخوازیەکانی خەڵک و ئێمەژێت نە حکوومەتیش باکی نەبوو ئێمەش ڕێکار پەرلەمانیەکانمان هەمووی گرتە بەر هەم لە پرسیار و هەم لە پرساندن بۆ سەرۆکایەتی حکوومەت هەم تێکدانی دانیشتی پەرلەمان کە دانیشتنێک لە پێناو خەڵک نەبێ نەبێ بکرێت و ئەوانە دیارە ئەوان هەر باکیان نەبوو دوای ئەم پێشهاتانش کە خەڵک ڕژانە سەر شەقامەکان لە ئەنجامی بێزاری زۆر و بێباکی حکوومەت بەڵام دیارە حکوومەت بۆ خوێنی میلەتیش هیچ باکی نییە ئەنی ڕۆژانە لە خۆپیشاندانەکان بەدەست و تفەنگی ئەوان خەڵک دەکوژرێ دەبێتە قوربانی هیچ باکیان نییە دوێنێ ئەوەتە سەرۆکی حکوومەت زۆر بێباکانە سەرۆکی پەرلەمان زۆر بێباکانە باز زۆر دەکەن ئەمە ناتوانین دەبێت تەنها ڕێککەوین ناتوانین بەغێر و باشتر وا تەفسیری دەکەن کە پەرلەمان بتوانێت کۆبوونەوە بکات بۆ داخوازی خەڵک لە پێناو خەڵک کە لە کاتێکدا نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستان دەکات نە حکوومەت دەتوانێت هیچ بۆ ئەم خەڵکە بکات بێنا بەڕاستی ڕێگە چارەکیان نەبینیوە لەوە زیاتر کە ئێمەمان بگرین لە ناو پەرلەمانی کوردستان بمێنینەوە هەتا ئەو کاتێ پەرلەمان بە ئەرک و ڕۆڵی خۆی هەڵدەستێت ڕووباک خان ئەم پرسیارە بە دیاریکراوی بۆیەوە هەم وەکو ئەندامی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان هەم وەکو نوێنەری خەڵکیش و نوێنەری کۆمەڵی ئیسلامی ژانی پەرلەمانەکتارانی کۆمەڵی ئیسلامی دێنە ناو خۆپیشاندەران خەڵک هەر گلەیتان لێ دەکات لە پەرلەمانمان دەگرن بۆ خەڵک لە دەرەوە خەڵک بارەگاکانتان دەسووتێنێ هێشتا جیاوازی ناکرێت لە نێوان کێ لە بەرەی خەڵک و کێ لە بەرەی دەسەڵاتە کێ زوڵم دەکات کێ زوڵم ناکات یعنی ئەم هۆکارانەیەوە بۆچی دەگەڕێنەوە ئەم لێکتێنەگەیشتنە خەتای خەڵکی یاخود خەتای لایەن و دەسەڵاتە بۆی هەموو وێناکان بە یەکەوە ناشرین بکە وەروە هەموو پەرلەمانتاران و هەموو یەک هەڵوێست و یەکدەنگیان بکە لە کاتێکا کەوانە فەرموویەوە ێساکە لە ژوورەوەن و لە پێناو بەدەستهاتنی داواڕەوەکانی خەڵکیمانتان گرتووە بەڵام لە دەریشەوە خەڵک گلەی دەکات دەڵێ بۆچی پەرلەمانتاران نایەنە ناو خۆپیشاندانەکان بەڵێ وڵایەوە سەیرانی خەڵک وا دەڵێ بەڵام ئێمە وا تەسەوری دەکەین کە ئەمە دەسەڵاتە و ئەو دوولایانی دەسەڵاتە خەڵکی پەروەردەکردووە کۆمەڵێک خەڵکی خۆیان پەروەردەکردووە کە بە هەموو شتێک یعنی بۆ هەموو شتێک دنێودا ئەگەر دیفاعی لێ بکەی هەر قسەت پێ بڵێ ئەگەر بەرگری لێ بکەی هەر قسەت پێ بڵێ یعنی دەشبینین لەناو خۆپیشاندەرانی شەرف هەردوو سەڵات خەڵک دەخزێنە ناو خۆپیشاندەران ئەگەر ناو خۆپیشاندەری حەقیقی ئەو خەڵکەی کە برسیە بە هیچ جۆرێک پێم وایە هەڕ مشکلێکەوە ناسووتێنێت ئەوە تەنها دەستی خۆیانە بۆ خۆیان دایانەوێ ڕێڕەوی خۆپیشاندان هەم تێک بزەن هەم ئۆپۆزیسیۆنیش ناشرین بکەن هەم ئەوانەی کە لەبەرەی گەلن بڵێن ئەوانەش ڕاز ناکەن دوور لە ڕووی ئێوە ئەوانەش درۆتان لەگەڵ دەکەن بۆیە پێویستە بارەگەکانیمانش بسووتێنرێ ئەگەر نابارەگەی کۆمەڵی ئیسلامی چی کردە بۆی بسووتێنرێ لە پەروەردەکردنی خەڵک و یارمەتیدانی خەڵک زیاتر چی کردووە بەڵام ئەمما ئەوانە ئەم هەرسوکەوتانەی حیزبی دەسەڵات ئەم سیاسەت و بەرنامانەی حیزبی دەسەڵات ئێمە سار ناکاتەوە ئێمە بەردەوامین لەو خەباتە پەرلەمانیانەی کە هەیە و لە جیهان پێڵ دەکرێت بۆ دوای مانگرتنیش بەڕێوەی خۆمان بدەین دانانیشین لە سۆسان دانیشین سەیری بڕیارەکانی پەرلەمان ئێوە تاکەی ئاوا بەم شێوەیە دەمێننەوە وەک دەزانن کە سەرۆکی پەرلەمانیش بەو شێوەیە لەگەڵتانە و ڕەفتارتان لەگەڵدا دەکات دوجار دەتانەوێت چی بکەن تاکەی ئاوا بەو شێوەیە دەمێننەوە بەڵێ ئێمە دەمێنینەوە لەناو هۆڵی پەرلەمان بەرنامەی ترمان هەیە دوای مانگرتنەکە دەمێنینەوە هەتا پیاداشتێکمان هەیە دەیدێنێ سەرۆکایەتی پەرلەمان و بانکێشتی ئەندامان دەکەین بۆ خۆبوونەوەی پەرلەمان شۆکێ پێڕۆ مادە 8 ئەندامانی پەرلەمان دەتوان بانکێشتی کۆبوونەوە بکەن بانکێشتی کۆبوونەوە دەکەین هیوادارین کە بانکێشتمان کرد و واژوود پێویست کۆبەوە ئەندامان بینە کۆبوونەوەی پەرلەمان نیساب تەواوکەی خۆمان بڕیار بدەین
بەبێ دەستی سەرۆکایەتی پەرلەمان چونکە هەم پەیڕە ڕێگای پێداوین هەم بە سەرۆکایەتی پەرلەمان ڕاستی بە کەڵکی ئەوە نایە دیسانەوە ئێمە سکاڵای خۆمان بینە لای ئەو سکاڵای خەڵک بینە لای ئەو یاخود ئەو نوێنەرایەتێکی حەقیقی خەڵکی هەرێمی کوردستان بکات چونکە پەرلەمان یەکێک لە ئەرکە سەرچیەکانی هەرە سەرچیەکانی لەبێ نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستان بکات لەبێ داخوازیەکانی خەڵکی هەرێمی کوردستان جێبەجێ بکەن بۆیە ئێمە بێ ئەمەل بووینەوە ئەو مادە پەیڕەویەش جێبەجێ دەکەین هەتا ئەو کاتە لەمانگرتن بەردەوام دەبین هەتا واژووی پێویست بۆ ئەو یاداشتە کۆ دەکەینەوە ئەگەر کۆ نەبووە ئێمە خۆمان ئەعلانی دەکەین و پاش ئەوەش بەرنامەی ترمان هەیە لەگەڵ ئەحداسەکان لەگەڵ گۆڕان تاریخان بەرنامەکانی ئێمەش بەرنامەتان چییە کە باسی لێوە دەکەیت و دەڵێ بەرنامەی دیکەمان هەیە و ئەگەر وەڵام نەدرێنەوە هەنگاوی دیکە دەنین بەرنامەی دیکەتان چییە دوای ئەم مانگرتنەتان ئێمە ئەو کاتە باز لە بەرنامەکان دەکەین کە کاتی هات ینی ئێستا سەرقاڵی ئەوەین ئەومان مانگرتووە لە ناو پەرلەمان و لەگەڵ ئەوەشدا سەرقاڵی ئەوەین کە ئەندامانی پەرلەمان قەناعەت پێ بێنین بێ ئەو یاداشتەمان لەگەڵ واژووکەن کە بانکێشتی ئەندامان بکەین بۆ کۆبوونەوەیەکی پەرلەمان ئەگەر واژووی پێویست کۆ بۆ کۆبوونەوە دەکەین تەواو یعنی ئەوە لە مانگرتن لەوە ئەنجامی هەبوو کۆبوونەوەی خۆمان دەکەین ئەگەر ئەوە نەکرا ئەو کاتە باسی دەکەین کە بڕیاری لەسەر دەدەین زۆر باشە ڕووپاکان ئێساکە بارودۆخی پەرلەمانتارانی مانگرتوو چۆنە واتە لە ناو هۆڵی پەرلەمان هەمووتان ماونەتەوە هیچ پەرلەمانتارێک هۆڵەکەی بەجێنێشتووە وەروە بارودۆخی مانگرتوان چۆنە هەستان بەوە کردووە ئەم مانگرتنە تا ئێستاکە کاریگەری هەبوو بێ واتە ئەوەی لە پێناویدا ماونەتەوە هیچ بەدەمەوە هاتوونێک هیچ فیدباکێکی هەبوو بۆتان بەڵێ وەڵا باری دەستان چۆنە دوێنش ئەوە هێڵی ئەنتەرنێتی لەناو بینای پەرلەمان نایانهێشت وە دەمیان بەڕوو داخستین هەندێک کەلیپەلمان دەویست بۆمانەوە نایانهێش بچین ینی هەر لە دەرەوە لە خزم و کەشکاریشمان وەریگری بەداخەوە ئەو هەڵسوکەوتەی سەرۆکایەتی پەرلەمان ینی بەرامبەر پەرلەمان تارانی دەکا و سوودکردنی پەرلەمان و کەمکردنی پەرلەمانی نەدەبوو خۆیان دەبوو شکۆی پەرلەمانیان بپاراست بە چکە ئەوان پارێزەری شکۆی پەرلەمانن بەڵام بەداخەوەم هەڵسوکەوتانە وای کردو ئێمە زۆرتر بین یعنی ئێمە سوودتر دەبین لەسەر ئەوەی کە ڕێکاری تر بەرامبەر ئەو دەستی سەرۆکایەتی بگرینە بەر زۆر باشە خات و ڕووپات زۆر بە کورتی ئەگەر وەڵاممان بیتەوە بزانین ئەگەر کۆبوونەوەتان کرد لە کۆبوونەوەکەدا باز لە چی دەکەن ئایا دەتوانن تووڕەی خەڵک کەمێکدان بمرکێنەوە مافەکانیان بۆ بگەڕێنەوە بەڵام زۆر بە کورتی ببوورە کاتمان نەماوە کۆبوونەوەکە لەسەر ئەو دوا پێشهاتانەی داواکاری خۆپیشاندەران و هەروەها پرسی موچە و ڕێکەوتن لەگەڵ بەغرا دەبێت بەڵێ زۆر سپاس بۆ خات و ڕووپاک ئەحمەد پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان سپاس کە ڕاستەخۆ لەولێرە و لەگەڵماندا